سڵاتانی بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. هەفتەی ڕابردوو لە سەرداوای فەرمی تاران وەفدێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز نێچیروان بارزانی گەشتە ئێران و لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە کۆبووەوە. ئەوەی لە دیدار و کۆبوونەوەکاندا گوزەرا بە دیاریکراوی لەسەر چی بوو. ئێمە دەزانین لە دوای کۆبوونەوەکان دەنگدانەوەیەکی باشی نێوخۆی نێودوڵەتی بۆ بابەتی سەردانەکە هەبوو. ئەم سەردانە دەتوانێت چی ڕۆڵێک بگێڕێت لە چاکنەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و تاران. دەتوانین بڵێن ئەو گرفتانەی کە لە ماوەی ڕابردوو هەبووە ئەم سەردانە دەکاتەوەی کە لاپەڕێکی نوێ لە مێژووی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە هەڵبدرێتەوە. حتمما لەگەڵ ئەمانە لەسەر جۆر و پێکاتەی شاندەکە کە بۆ خۆی قسەی زۆری لەبارەوە کرا دەکەماتەوە و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێستانیا تاهیر ئەندای مەکتەبی سیاسی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان وەردەگرتانیا خان سپاس بۆ سپاس بۆ جەنابتان بۆ ئامادەکردنی ئەو بەرنامەیە. دووبارە بەخێر بێت. ئەگەر لە کات و وەقتی سەردانەکەەوە دەست پێ بکەم سەردانێکی لەم شێوەیە لەم ئاستە بە پێکاتی ئەم شاندا لە قۆناغی ئێستادا بۆ خۆی دیارە لە نێوان دوو دەوڵەتی دراوسێ و هەرێمێکی دراوسێ لەگەڵ هەردەوڵەتێکە ئەو دەوڵەتێش بە تایبەتی کە مێژوویکی دوور و درێژی هەبوو بێت لەگەڵ ئەو بزوتنەوە ڕزگاری خوازیە نیشتیمانی و نەتەوەیی کە لەم هەرێمەیە سەری هەڵداوە کارێکی ئەکرێ بڵم تا ڕادێک ئاساییە بەڵام لەم بارودۆخەیە کاتێکە ناوچەکە جیهان خۆی بە کۆمەڵە گۆڕانکاری گرنگە و ئەبینێتەوە لە هەمان کاتیشدا لە ناوخۆی خودی هەرێمی کوردستان و لە عێراقا کۆمەڵی گۆڕانکاری و هاوکێشەی سیاسی زۆر بەهێز هەیە ناکرێت دەوڵەتێکی وەکو ئێران کە کاریگەریەکی زۆر گرنگی هەم لەسەر سیاسەتی ناوخۆی ئێران هەیە عێراق هەیە و هەم لەسەر هەرێمی کوردستان و حتما لەسەر جیهانیش هەمومان ئەزانین کە چۆنە سیاسەتی ئێران بەرە نادیدە بگیرێ بۆیە گرنگە لەم کاتەیە کاتێکە سەرنج ئەیت دەوڵەتی وەکو ئێران هەیە لە پشتی هەموو مۆزوع سیاسیەکانی ناو هەرێمی کوردستان و عێراقەوە تۆ نادیدە بیگری لە هەمان کاتە یەکێک لە خاڵە گرنگەکانی کە بۆ هەر دامەزراوەیەکی سیاسی بە تایبەتیش ئەو کەسی یەکەمی دامەزراوە سیاسەکە کە کارکتەری سەرەکیە گرنگە بتوانێت چۆن تەرجەمەی ئەو سیاسەتە ئاشتی و خوازانەی کە خۆی لەسەری بینا کردووە یا پێشووتر بانگەشەی بۆ کردووە بتوانێت لێریا چۆن ڕنگدانەوەی ئەو سیاسەتە بکاتەوانی چۆن تای بڕێژێتەوە بۆیە ناکرێت دەوڵەتێکی وەکو ئێران لە بارودۆخێکی ئاوای لەبیر بکرێ ئەکرێ بڵێن لەم حاڵەت لە ئێستاە و لەم ئانوساتەیە وەکو سەردانێک مێژوویەکی بۆ خۆی تۆمار کرد کە ئەتوانێت ئەو ڕووداوانی کە لە بەرمەبنای ئەو سەردانەوە دەرەنجامەکەی لە داهاتوویەکی نزیکە ببینینەوە وەکوشی کە ئێمە چاودێری دۆخەکە ئەەکەین چاوەڕێکین لە ئایندی زۆر نزیکە دەرەنجامە باشەکانی ببینین. ئەو بابەتانەی کە بۆتە تەوەری سەرەکی کۆبوونەوەکان ئەوەی کە بەدەر لە میدیا باس کرا ئەو وەکو چاودێرێکی سیاسی ئەوە زیاتر ئاگادار بن چیەوە ئێران دەیەوێت ڕۆڵی سەرەکی لەم ڕووداوانی کە لەم ناوچەیەدا وە تایبەتی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بگێڕێت چییە بابەتەکە؟ دیارە ئەجندای کۆبوونەوەکە بەڕای من ئەجندایەکی زۆر تێر و تەستەل و پڕ گرنگی بووە بە حکمی یەکە حکمی و کەسایەتیانەی کە لە نزیکەوە وەفدی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان و پێکهاتی وەفدەکەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیان بینیوە. دوو لە ڕوانگەی ئەو کۆنگرە ڕۆژنامەوانەی کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەستی تایە بە دەقیق قسە لەسەر ئەوواکە ئەم سەردانە گرنگ بوو بۆ هەموو عێراق و بۆ هەرێمی کوردستان و بۆ گەلی کوردیش هەموو گەلی کورد بەیەکەوە کەواتە لێرەیە یەکێک لە خاڵە گرنگەکان هەموو گەلی کورد کە باس ئەکرێ بە کوردەکانی ئەو بەشەی کە کەوتۆتە عێراقەوە و بە ڕۆژهەڵاتیشەوە ئەمانە پێم وایە ئەم قسە بۆ خۆی وەگرێتوانێ ئەوانش بەشێک بوون لە ئەجنێدای کۆبوونەوەکان و بەڵام بەدیوێکی گەشتبینانەیە و لە هەمان کاتان دقت بین دوێنێ یان پێرێکە کەسی باڵای مەرجعی باڵای کۆماری ئیسلامی ئێران لە تویتێکە باس لەوە ئەکات کە کوردەکانی عێراق و ئێران نزیکترین کەسن بۆ ئێمە لە ڕووی سیاسەتی ئێرانەوە کە ئەمەش پێم وایەکێکی ترە لەو دەرەنجامانی کە لە دانیشتەکان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانە گەشتونێتە پێویستە لە کوردەکان چ لە عێراق چ لە ئێران و لە هەر کە هاوکێشێکی سیاسی پراوێز نەخرێن و ئێران پشتیوانیان کات. زۆر باسی جۆری پێشوازی و پرۆتۆکۆلی سەردانەکەت کرد. خاڵێکی جیاوازی جۆهەریم پێ بڵێ کە ئەم سەردانە لە کۆی سەردانەکانی دیکە جیا دەکاتەوە. ئەگەر ئێمە لە ڕووی پرۆتۆکۆلی سیاسی و یاساییەوە تەماشای بکەین باش
دیارەکە باس لە هەرێمی کوردستان ئەەکەین ئێمە ناکرێ خۆمان لەو خاڵە جەوهریە یاساییە بدزینەوانێک کە هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەی دەوڵەتێک بە ناوی دەوڵەتی عێراقی فیدرال کە لە ڕووی پێکاتە دەستوریەکەیەوانێ ڕێگان نایە بە سەرۆکی هەرێمەیەک سەردانی دەوڵەتێکی دراوسێ بکات لەبەر ئەوەی داڕشتن و پیادەکردنی سیاسەتی خارجی ئەمە لە ئیشوکارەکانی دەوڵەتی فیدراڵە لە چوارچێوەی تایبەتکاریەکانی دەسەڵاتی دەوڵەتی هەرێمەکان نییە نەک لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەرخۆی بە پێکاتی تەنزیمی سیستەمی فیدراڵی لەسەر ئاستی عالەم ئاوایە بمبورە ئەمە بەرزڕاگرتنی هەرێمی کوردستان بوو لە هەرێمێک زیاتر باش لە هەرێمێک زیاتر نەک لە چوارچێوە ینی بە خوێندنەوەی من لەسەر ئەو ئاستە باڵایە کە دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران کە زۆر بە درنگ دێتە سەرخەت بۆ جۆری پەیوەندیەکانی خۆی و درێنگیش دێت کەسایەتەکانی خۆی ئیبرازکەیان دای بنێ لەگەڵ هەر کەسێکی ترە لەگەڵ دانیشتەکەی لەگەڵ سەرۆکی هەرێمە ئەمە بۆ خۆی تەعاملکردنی بوو لەسەر ئاستی کەسایەتێک وەک سەرۆکی دەوڵەتێک نەک سەرۆکی هەرێمە بەڵام ئێمە نابێ ئەوە لەبیر بکەین کە ئێمە هێشتا لەناو چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵین ئەم سەردانە کەواتە سەردانێکی گرنگە مێژوویە کاریگەریەکەشی چۆنە یەکەم ناکرێت کەسایەتی خودی سەرۆکی هەرێم خۆی پراوێز خۆین بڵین ئەمە کاریگەری خۆی نەبووە دوو ئەو بارودۆخە مێژوویە تاریخی مێژوویەکە هەمان بووە لە ڕووی پەیوەندیەکانی کوردەوە لەگەڵ دەوڵەتی ئیسلامی ئێرانە ئەمەش خۆی بەشێک بە ڕەنگە لەگەڵ یا و ئەو سیاسەتە ئابووری ئێرانیش لەگەڵ عێراق بە تایبەتی لە ڕووی جوگرافیەوانێ کوردستان و ئێران ئەبەستێت بەیەکەوانێ ئەمانش خۆیان بەشێکە کەواتە تانێخان ئەم سەردانە بۆ بەهێزکردنی پەیوەندی بوو یا بۆ دروستکردنی پەیوەندی من پێم وایە پەیوەندیەکە خۆی هەیە باش کاڵبوونەوەکەی بەشێکی لە ئەستۆی کۆماری ئیسلامی ئێرانە و بەشێکیشی لە ئەستۆی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسەکەی بووە کە نێتوانی بە لە ڕابردووە بە هەر هۆکارێک بوو بێت دیارە هۆکارەکان ڕەنگەشت ذاتی بێ شخصی بێ یان کەسی بێ و یان بابەتی مۆزوعی بوو بێ هەندێکی لە ئێرادی سەرکردایەتی سیاسی وە و هەندێکیشی بە دەربووە لە ئێرادەکەی بەڵام گرنگ بۆ چۆن ئەمە جارێکی تر ئێمە ئەخێنەوە ناو بەرنامەی کاری سیاسی و کاری لەسەرەکە جارێک تر نوێ ئەکرێتەوە بە جۆرە ماڵین دەمەزەر دەکرێتەوە تۆختر ئەکرێتەوە چونکە گرنگە بۆ ئێمە چۆن هەرێکێک لە دەوڵەتەکانی تری دراوسێ بۆ ئێمە گرنگە پەیوەندیمان هەبێ لەگەڵ یان هەر جۆری پەیوەندیەکە سیاسیە ئابووریە ئاواش گرنگە کۆماری ئیسلامی ئێران هەم پاڵپشت هەم پەیوەندیکی بەهێزمان هەبێ دەتوانێت تەواوی گرفتانە یان ئەو کەم و کورتی و ساردەی کە لە ماوەی ڕابردوودا هەبووە کۆتایی پێبهێنێت لە ناوەڕۆکی کۆبوونەوەکان ئەمە تێگەیشتی من پێم وانی بڵم بەتەنیا سەردانە ئەتوانێت هەموو ئەمانە ئینکە بەڵام ئەکرێ بڵین ئاماژەیەکی بەهێزە و دەرگایەکی باشە ئەکرێتەوانێ بەڕووی هەرێمی کوردستانە ئەگەر بە هەموو لایەکمان چونکە دوجار ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر سەرجەم پارتە سیاسیەکان یەگرت و هاودەنگ نەبن لەسەر هەر سیاسەتێک کە بمانێت سەرکەوتن بۆ هەرێمی کوردستان تۆمار بکات ناتوانین سەرکەوتوو بین ئەگەر کارکتەری یان دوان یان سیانیش یان مؤسسەیەکیش بەمە هەستێ دوجار ئێمە بێ هەمومان پاڵپشتی ئەو پرۆژەیە بین کە ئەو پێوی چووە ئێستا دەبینین نەتیجەکە باشە ئاماژەکان زۆر باشە هەموو دەرگاکان کراوەتەوانێت چۆن ئێمە بتوانین ئەمە لە بەرنامەی کارمانیان چۆن تەفعیلی بکەین کارای بکەین بۆ ناو ئەو پرۆژانەی کە ئێمە ئەمانێت سوودی لێ ببینین و دیاریشە کۆماری ئیسلامی ئێران بە خۆڕایی ئەمە لەگەڵ تۆیان ناکات ئیش پێویستی بەوەیە کە هەنگاوێک دێتە پێشوانێ هەنگاوەکانی تۆش ببینێت کەواتە ئەوە پرسیارێکی جەوهریە گۆڕینی هەڵوێستی تاران بەم شێوەیە بەو ئاستا پێشوازی لە شاندی باڵای سەرۆکایەتی هەرێم دەکا و قۆناغی دۆخی ناوچەکە بگرینە بەرچاو کەواتە ئەم گۆڕینەدا هەڵوێستی ئێران بۆچی دەگەڕێتەوە دیارە گۆڕینی هەڵوێستی ئێران تەنها خاڵێکی نییە هەموو یەکێک لەوانە پێگەی جوگرافی هەرێمی کوردستانە پێگە ئابوووریەکەیەتیەوە پێگە ئەو بارگراوندە مێژوویەیە ئەو لە هەمان کاتیشا ئەو پێگەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕاستیە لە ماوەکانی ڕابردووە لە ڕووی ئاشتاوایی و ئاشتی و تەنانەت ئێمە لە ڕۆژنامەکانی ئێران لە جۆری پێشوازیەکە نووسیان باڵێزی ئاشتی هاتۆتە تاران یعنی ئەمە گرنگە تۆ سەرکردەیەک لە هەرێمی کوردستان ئەو ناوبینە باڵوێزی ئاشتی کەواتە ئەمە یەکێک بەلۆ کارکتەرانی کە ئەتوانێت لە ئەسەر ئاستی ناوچەکە ڕۆڵی ئاشتی و تەبایی بگێڕێ بەرمەبنای ئەوەی کە لە پێشووتر سەردانەکانی بۆ تورکیا سەردانی سەرۆکۆماری تورکیاش بۆ هەرێمی کوردستان و ئەو جۆرە لە پێشوازیەکە لیان کرد نێتێکی باش لە هەرێمی کوردستان ئەبینن بۆیە ئەوانیش پێیان وایە ئاساییکردنەوەی ئەم هەنگاوانە و تونکردنەوەی ئەم پەیوەندیانە لە بەرژەوەندی بە دەرەجەی یەکەم خۆیانە و بە دەرەجەی دووەم لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و لە هەمان کاتیشدا جۆرێک لە جۆرەکان سەقامگیری ئاشتی و ئاستایش لە ناوچەکە ئەخۆڵقێنە بەوەی کە هەرێمی کوردستان ئەگەر بتوانێت هاوکار و هەماهەنگ بێت لەگەڵ دەوڵەتە دراوسەکانیان لە ناوخۆی عێراقیش دەتوانێت مەسەرەوەی کە داواکاری لایەنی ئێرانی چی بۆ لە شاندەکە بە دیاریکاری ئەوەندەی بەڕێز ئاگادار بێ بەڵام پێشەوە ینی چوونی کاک نێچیروان بۆ تاران تا چەند نیەتی باشی ئێرانەکان دەردەخات بۆ چارەسەرکردنی کێشەکان و بە تایبەتی ئێمە دەزانین کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران
کەمتر پێشوازی لە کەسایەتی و سەرۆکی وڵاتان دەکات مەگەر کەسێک زۆر تایبەت بێت کەواتە هاتنە پێشەوەی ئێران بەم حەجمە بەم ئاستە دەکات ئەوەی کە بڵین نێتەکەی ئێرانێتێکی جددیە لە چارەسەرکردنی گرفتانە خۆی لە ڕاستیە ئەمە لەسەر چی دەوەستێت ئامادەبوونی خامنەی لە کۆبوونەوەیەکە لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمە مە بۆ خۆی ئەو پەڕی جددیەتی نیەتی ئێران و ئێرانیەکان و سیاسەتی جمهوری ئیسلامی ئێرانە بەرامبەر بە چارەسەرکردنی کێشەکان و لە سەردەستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ جۆرێکە پێشوازی لە وەفدی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەکرێ بۆ ئێمە ناکرێ بڵێن وڵا ئێران نیەتێکی جددی نەبووە لەو بابەتەیە و لە هەمان کاتیشدا بێگومان کۆمەڵێکی کارتی بەدەستەوەیەکە لەگەڵ هەرێمی کوردستانە بەکاری بێنێ بۆ ئەوی کە لەسەر ئەو بنەمایانە پەیوەندەکانی تند و تۆڵ بکاتەوە کە ڕەنگەیەکی لە گرنگترین خاڵەکانی پەیوەندیکە پاراستنی سنوورەکان و کەواتە تانیەخان ئێران دەتوانێت هەرێمی کوردستان دەتوانێت چی بۆ تارانکە و داواکاری تاران دەبێت چی بێت لە هەرێمی کوردستانیانی ئەمە پرسیارەکەیە دیارە داواکاریەکانی تارانێ ئێمە ناتوانین بەتێنە لە خاڵێک دوو خاڵ کۆی بکەینەوە بەشێکیشی لەوانە گەردی خەتان نابێت لە کۆنگرەی ڕۆژنەوانێکی جەنابی سەرۆکی هەرێم کە نەچیرەوان خۆی باشکراوتی وتی ئێمە تەنها ئەوەندە ئەڵێن کە ئەم سەردانە گرنگ بوو بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو گەلی کورد بەشێکی لە کۆبوونەوەکان وتی ئێمە بۆ ئەعلام باسی ناکەین و ئێمەش لەناو کۆبوونەوەکانە نەبووین ڕەنگە لابەلا شتێکمان بیستوێت کە ینی ناکرێمە لەسەر لە میدیا لە ئێمەوە بڕوا بەڵام دەبینین کە لە هەنگاوەکانی داهاتووە هەرێمی کوردستان چۆن هەنگاو ئەنێ بەرەو ڕووی ڕوبەڕووبوونەوەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان تند و تۆڵکردنەوەی و چۆن ئەتوانێت چارەسەری ئەو بابەتانە بکات کە ئێران بە کێشەی ئەزانێت لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا ئێمەش ئێران بە بەشێک لەو کێشانە ئازانی لە هەرێمی کوردستان یعنی ئەمە ئاسایی نێتەوە چارەسەرە لەم نێوەندەدا دیارە چارەسەرەکان هەنگاوی یەکەم بەڕای من هەنگاوی باشی بڕی و هەرخۆ بۆ خۆی ئەو کۆبوونەوەی بەشێک بۆ لە چارەسەرەکان ئەو دانیشتن گفتوگویانە بەشێکە لە چارەسەرەکان بەڵام ئەوی کامێنێتوانێت پێم وایە ئەرکە قورسەکە بەتەنها لە ئەستیەوەی ئەو وەفدە نییە کە ڕۆشتووە لە ئەستۆی لایەنێک نییە بەڵام بێگومان هەر لایەنێک لە لایەنەکان بەپێی حەجم و قورسایی و فراوانی نفوزی خۆی لە ڕووی جوگرافی لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئابووریەوە بەدەستیەوە بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆ بەڵام هەر یەکێک لەو تاکانی کە کاراکتەری سیاسی و بەهێزن لە هەرێمی کوردستان علاقاتی باشیان لەگەڵ ئێران هەیە و لەگەڵ دەوڵەتانی لاوسیا هەیە وەشتوانە تەسیراتی باشیان لەسەر سیاسەتی ناوخۆی هەرێمی کوردستان هەبێ ئەبێت هاوکار و هەماهەنگ بن هەر یەکێک لەوانە ئەم نیەتە بەجددی وەرنەگرێ و نەیەوێ بێتە پێشەوە ئاشتی و ئارامی لە هەرێمی کوردستان بەرپانە بە چارەسەری کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و ئەحزابەکان و بە دقیقی بینی پارتی و یەکێتی نەکرێت پێم وانێ دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران چەند جارێکی تریش بێتە سەرخەت چارەسەری کێشەکان بکرێت چونکە بۆ ئێمە هاتوین زۆر جار نەمانتوانیەوە لەسەر ئاستی موسساتی پەیوەندەکانمان لەگەڵ دراوسەکانمان ڕێکخین لەسەر ئاستی حیزب زۆر ورتری بووینەوە بۆ سەر ئاستی شەخص کە ئەمە وای کردو زەریری لەوانەیە لە فترێکی زەمەنی کورتە یان لە ڕووی بابەتێک لە بابەتەکانەوانێ سوودیگەیان بێ بەڵام لە کۆی وێنە گشتیەکە ئێمە زەرەر کەواتەیەکی دیکە لەو کاردەناوانەی کە لێکێتەوە لەسەر جۆر و پێکاتی شاندەکە بوو یعنی بۆ یەکەم جارەکە سەرۆکی هەرێم هەردوو جێگرانی خۆی کە لە دوو حیزبی دیاریکراوە دەبات لەگەڵ خۆیدا یعنی پێکاتی ئەم شاندە تا چەند گرنگ بۆ گۆڕینی لایەنی دیبلۆماسی هەرێم بۆ ئەوی بە ئاستێکی فەرمی لەگەڵ ئێراندا تەعامل کرێ و ئەمە چی پەیامێکی تێدا بوو لە ڕوویەکی دیکەوە بۆ ئێران کە پێکاتی شاندەکە بەم شێوەیە چوو ئێران و یەکێ لە خاڵە ئیجابی جوانەکانی سەردانکردنەکەی سەرۆکایەتی هەرێم ئەوە بوو کە ئەو لایەنانەی کە بەشدارن لە ناو سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە نقطەی باڵای دەسەڵاتە لە هەرێمی کوردستان بەشداری پێکرد سەرڕای ئێمە وەکو پارتی سۆسیال دیموکراتی کوردستان سەرنج و تێبینیەکانمان لەسەر دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و چۆنێتی بەشداری پێکردنی لایەنەکان سەرڕای هەموو ئەو تێبینیانە کەمانە ڕەنگە بابەتی حیزبی بن لە نێوان ئێمە و ئەوانە هەبێ بەڵام ئەوەی کە گرنگ بوو بەلامانەوە ئەوان چۆن توانی هەردوو جێگرەکەی کە لە دوو پارتی جیاواز ڕەنگە دوو ڕای جیاواز لە ئێستاە لە سەرپەیوەندەکانی ئێمە هەرێمی کوردستان و ئێران هەموو ئەم دەنگە جیاواز و ناڕازیانە کۆبکاتەوانێ سەرکەوتوانە لە چوارچێوی وەفدێکە لە کۆماری ئیسلامی ئێران بتوانن دانیشتەکانیان سەردانەکانیان لەگەڵ لایەنە بەرپرس و دیارەکانی ئەوەیە ڕێک بخەن و ڕاو بۆ چوونیان هەبێت بۆ ئەوەی کە ئەوەی لە گرنگ بوو زۆر ینی ئەمە بینیمان وەکو دامەزراوەی ینی زۆر بەکەمی ئێمە ڕاستە دامەزراوەمان هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە زۆر بەکەمی دامەزراوەکانمان لە ئاسی دامەزراوەی یا تەعامولەکە لەگەڵ لەسەر ئاستی دەرەوەی خۆی بەڵام لەم وێنە گشتی ئێران ئەم سەردانێکی دامەزراوەی بوو کەواتە سەردانەکە هەرێم دەتوانێت ئەم تۆقەتێک بشکێنێ بۆ بە نیشتیمانیکردنی
سەردانەکان من ئومێد دەکەم ئەمە تەنها هەنگاوێک نەبێ، ئەمە پرۆژێکی نیشتیمانی بێت. باش. پرۆژێکی نیشتیمانی بێت لەسەر دەستی دام گەورەترین و بەعاڵا دەستترین دامەزراوی تەنفیزیە لە هەرێمی کوردستان و لە ئێستاە کە سەڵتەی تەشریعیشمان نەماوان. ئەمێ دەکەم ئەمە تەنها هەنگاوێک نەبێ، ئەمە پرۆژە بێ، ئەمە شتێکی کاتی نەبێ، شتێک نەبێت لە بۆ هەنگاوێک و بۆ کات و ساتێکی دیاریکە جۆرێک لە سیاست بێ. من تەمەناکەم و پێشنیاریشەکەم ئەگەر سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەمە وەکو پرۆژەیەکی نیشتیمانی لێ بڕوانە و ڕنگدانەوەی هەبێ و کارگەریش هەبێ بۆ دامەزراوەکانی خوارخۆی و هەموو ئەو جۆرە لەوە دووستاف و پێکهاتانەی ترکە لە هەرێمی کوردستان ئەیانەوێ حکومڕانی بکەن لە هەر جمگەی لە جمکەکاندا بتوانن بەم شێوەیە ڕنگدانەوە هێبن. پێکاتی شاندەکە بەم جۆرە وا دەکات تاران بەنیێت و بە مەبەستێکی باشتر بەرەو ڕووی هەرێمی کوردستان بێت. خۆی تاران بە ورد و دریشتی شارەزای ناوخۆی هەرێمی کوردستانە، یعنی ناتوانین لەسەر ئەوە حاشا لەو بابەتە بکەین لەبەرەوەی کە ڕەنگە ئێمە زۆر جار خۆمان بابەتێک نەزانین لە تارانەوە پێش ئێمە بابەتەکە زانرابێ و پێش ئێمە ئەوان بەرنامەکەیان بۆ دانابێ، ئەمە ناتوانین خۆمانی لێلابێن. خاڵێکی خراپیە بۆ یەکێ لە خاڵە سلبیەکانی سیاسەتی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان لایەنە سیاسەکانە لە هەرێمی کوردستان. بەڵام بەم شێوەیە پێم وایە جۆرێک لە تەبایی و یەکڕیزی ئەگەر 100% نەبێت لە 170 بۆ 80 لەسەر ئاستی دەرەوە پیشانی دەوڵەتێکی وەکو جمهوری ئیسلامی ئێران درا کە ئێمە لەم بابەتانە لەم ئەجنیدەی کۆبوونەوەیە ڕێکەوتوین کۆکین لەسەری هیچ لایەنێک نییە لە هەرێمی کوردستان معارض بێت. واگەر لە دەرەوەی ئەوەش لە میدیایە لە دەرەوەی ئەوەش هەر قسەیەکی تر هەبێ پێم وایە قسانە باتڵە لەبەرەوەی تۆ نوێنەرایەتی کردنەکەت کە نوێنەرایەتی فەرمی تۆیە لەسەر ئاسی دامەزراوەی بەشداری کردو و پێویستە قسەی هەبێ. ئەگەر لە دەرەوەی ئەو بازنەی گفتوگۆ شتێکی جیاوازی هەبوو ئەیتوانین بەشداری سەردانەکە نەکەن و یان لە دەرەوەی بازنەیە ڕێیەکی تریان هەبێ قسەیەکی تری جیاوازتر. تا چەند هاوڕای ئەو بۆچوونەی کە دەوترێت سەردانەکە زیاتر لە ڕووی پرۆتۆکۆلیە بۆ مبارەکەکردن و چۆنەڵی واژۆکردنی ئەو ڕێکەوتنە بووە کە لە پشتی کامێرەکان و میدیاوە لە نێوان شاندێرێم و تاراندا لە پێشووترا واژۆ کراوە. ئەوەی کە ڕووی داوە تەنها چۆنەڵی لە ڕووی پرۆتۆکۆلی تەواوکردنی ئەو ڕێکەوتنەیە کە پێشتر لە بەغدا و هەولێر کراوە. هاوڕای ئەم بۆچوونەیتان یاخان؟ من لە ڕاستیە نامەوێ ینی بێمە سەر قسەکردن لەسەر ئەو قسانەی کە لە دەرەوە قسەی فەرمی ئەکرێت. باش من ئەمەیە بۆچوونی بەڕێز من قسەی فەرمی پێم وایە ئەگەر قسەی فەرمی لایەنێک بیان مؤسسەی بە قسەی لەسەر بکەین نەک ئەوەی کە لە میدیا ئەوترێ بەداخەوە فۆزای کە لە سوۆشیال میدیا و میدیای کوردیا هەیە زۆر جار ئێمەش بە هەڵەیە ئەبا نامێ من کەمەلا ئەو لێشاوە. بەڵام باشە خۆ ئەگەر واش بێت چ عیبێکی سیاسی تایە؟ بەڕای من ئێمە نابێت جاری بگەڕینەوە بۆی کە وایە. باش چونکە ئێمە نقطەمان نقطەی ئیجابی هەیە، چەند خاڵێکی ئیجابی هەیە کە ئەمە ئەی سلمێنیە تەنها وەڵامی ئەوە نییە کە لە شەقامە بۆ چاواشەکاری شەقام بۆ کەمکردنەوەی ئەهمیەتی جۆری سەردانەکان ئەگەر هەر کەسێک ئەم سەردانێکی ڕێکخست و ئەم جۆرە پرۆتۆکۆلی کردبێ ئێمە لە ئەهمیەتی کەمکەینەوەوانە وەکو لە سەرەتای شارەتەم پێەیە ئەم جۆرە لە سەردانانە لە ئاستی سەردانی سەرۆکی دەوڵەتایە. یعنی دەوڵەتێکی وەکو جمهوری ئیسلامی ئێران پێم وانییە لایەنێک بێت بکوێتە ژێرباری فشارێکی واوە کە بێوێت ئەم بابەتە بۆ هاوسەنگکردنەوەی ئەو ڕێخستنەوەی پرۆتۆکۆلانە، چونکە ئەو زۆر بە ئاسانی ئێمە بە ئاشکرا ئەبینین کە ئەو تەحەکوم ئەکا بە دانانی سەرۆکی پەرلەمان و لابردنی لە عێراقا، محکەمەی فدرالی لە عێراقا، دانانی سەرۆک وەزیران لە عێراقا، ئەنجا لە ناوخۆی هەرێمی کوردستان، ینی لە زۆربەی زۆر ئێران کارکتەری ئەساسیە لە سیاسەتی عێراق. بۆ بابەتەکە ئەوەها نەبێ بۆ ناتنی ئەردوغان بۆ بەغدا و هەولێر یعنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دنیای دەرەوەدا کە لە ئاستێکی باشدایە هەموو ئەمانە وای نەکرد کە ئێران تووشی دوودڵی گومانێک ببێ لەوەی کە ئەوێ دەبێ ئەویش بەشێک بێ لەم پەیوەندیانە لەسەر ئاستی ناوچەکە. یعنی هاتنەکەی ئەردوغان هیچ پەیامێکی تێدا بوو کە ئەردوغان بەم شێوەیە لە شاندێران بێتە پێشەوە. ئەگەر من ڕاشکانە وەڵامش بمەوە خۆی یەکە باز دەکرێت ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان هەنگاوی باش دەبڕێت وەکو ئەوەی کە لە پێشووتر هەوڵدرا بەداخەوە لە دوای پرۆسی ڕیفراندۆمەوە هەوڵدرا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە قاڵبی دەستورە کۆ بکرێتەوە، چونکە پێش ڕیفراندۆمیش ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوچەیەکەیە زۆر هەنگاوی باشمان بڕی بوو، بەڵام لە دوای ئەو پرۆسەیە بینیمان کە کۆمەڵێ فشاری نێودەوڵەتی
دەوڵەتی و ناوخۆی و هەرێمی کەوتە سەر هەرێمی کوردستان و لە قاڵب درایەوە ئەمڕۆ ئەبینین هەنگاو بە هەنگاو وردە ئەمە پرۆسەیە بەرەو هەنگاوی باشتر ئەڕوا بینین ئەچێتە پێشەوە بۆ زۆر ئاساییە بۆ دەوڵەتێکی وەکو جمهوری ئیسلامی ئێرانیش ئەگەر بە سیاسەتەکانی خۆی جارێکی تر بچێتەوە بێ ئەو هەنگاوی زیاتر بێتە پێشەوانێ دیارە ئەو سیاسەتێکی قۆڵی هەیە بۆ خۆی و لە هەمان کاتیشە هاتنی سەرۆک کۆماری تورکیا ئەگەر گەشتێتە هەولێر پەیامێکیشە بۆ جمهوری ئیسلامی ئێران ئەمە شتێکی کەم نییە جگە لەوەی کە بۆ ناوخۆی عێراق و بۆ دەوڵەتانی دراوسێ بە تایبەتیش بۆ جمهوری ئیسلامی ئێران بۆ بە دووریشی نابینم کە جمهوری ئیسلامی ئێران لەسەر ئەو بابەتە شەوانێ جارێکی تر بیستبێتی چاوخشاندنێ بە سیاسەتەکانی خۆیان بکات و نزیکترین کەسیش بۆ ئەوەکو خۆیان ئەڵێن هەرێمی کوردستان و کوردەکانە لە ناویشیانە کارکتەرێکی وەکو جەناوی سەرۆکی هەرێم کە بۆ خۆی ئیشارەتی پێیاڵێ من لە کەرەج گەورە بووم یعنی ئەمە بەشێکە لە پەروەردەی من لەناو جمهوری ئیسلامی ئێرانەوانێ و ئەوە لە بەرچاو ئەگرێم کە ئێوە هاوکار و پشتیوانی شۆڕشەکانی بارزانانی بوون و شۆڕشیش نوێگەلەکەشمان هەر ئێوە هاوکار و پشتیوان بوون بۆ جمهوری ئیسلامی ئێران پێم وانە لەسەر ئاستی قیادی و ئاستی بەرپرسیارەتی خۆیان ئەمە بە نەزەری ئەتیبار وەرنەگرن بە مەرجێک ئێمە بتوانین هاوکار بین لە یارمەتیدانی سەقامگیری ئاشتی لە ناوچەکە و ئەو بابەتانی کە پەیوەستە بە هەردوو لا و لە بەرژۆندی هەردوو لامانەیە بتوانین بە سیاسەتێکی حەکیمانە ڕەنگڕێژی بکەینەوە. باشە کەواتە بۆ ڕۆژانی ئایندە چاوەڕێکی بکەین کاریگەری و لێکەوتەکانی ئەم سەردانە لە باشترین حاڵەتدا چی دەبێت بۆ کیانی دەستوری هەرێم؟ کیانی دەستوری هەرێم جارێ کیانێکی سابت و جێگیر کراوە بەپێی دەستوری 2005 ئەو ئێمان خاتە بەردەم مەترسی لە کیانی دەستوری هەرێمی کوردستان ئەو ناکۆکیان ناوخۆیانەیەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەیە بە دەرەجی یەکەم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕای من ڕاشکاوانە پێت بڵێم هیچ مەترسیەک بەقەدەر مەترسی ناکۆکیەکانی نێوان ئەو دوولایەنە خراپ نییە و مەترسی نییە لەسەر کیانی دەستوری یاسایی هەرێمی کوردستان ئەمە بابەتێکە ئەتوانین لە ڕووی یاساییەوە پێ بچینەوانێ بەڵام چۆن بتوانین بەرمەبنای ئەم سەردانە بۆ تاران و سەردانی سەرۆکی تورکیا ئەنقەرە بۆ هەولێر چۆن بتوانین ئەمانە جارێکی تر پەیوەندیەکانی ئێمە تۆکمە بکاتەوە هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەگەڵ ناوچە دەوڵەتانی دراوسێ و هەم لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی عێراقی فێدراڵە چکە ئەبینین ئێمە ئێستاش هێشتا کێشەی موچە و بودجێی هەرێمی کوردستانمان هەیە جگەلەوەی کە چەندین کێشەی تری هەڵبەسەردراومان هەیە لەگەڵ دەوڵەتی لەگەڵ حکوومەتی ناوەندی حکوومەتی عێراق حکوومەتی فێدراڵە باڵین باشترە ئەمانە چۆن بتوانین بە دیوە باشەکەی کاریگەری ئێران دەتوانێت عاملێکی خێربێت لەم بابەتەدا بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چونکە مەرور وەختی سەردانەکە بۆ خۆی ینی جێگەی پرسیارەکە ئێستا هەولێر و بەغدا لە کێشمەکێشمێکی قوڵی بابەتی دارایی و موچە و ئەوانەدان پەیوەندی بەمەوە چییە؟ ئەگەر دیقەتتاندا بێت چەند ڕۆژی ڕابردوو جەنابی کان محەممەدی حاجی محمود لە لێدوانێکی ئەڵەیە کلیلی چارەسەرکردنی کێشەکانی کورد لە عێراق لە تارانە ینی دیارە ئەمە خوێندنەوەیکی واقعی سیاسیە خوێندنەوەیکی عاتیفیانە نییە بۆ بابەتەکە خوێندێکی واقعی سیاسیەکە هەمیشە تاران نەتوانێت کاریگەر بێت لەسەر سیاسەتەکانی عێراق و لە ناویشانە ڕۆڵی کورد لە ناو عێراقا چۆن ئەبێ بە مەرجە کوردی گرتو بخۆی لە هەرێمی کوردستانە ئێران و تاران دەتوانێت ویست و ئیرادی هەرێمی کوردستان ویست و ئیرادی سیاسی و قانونی هەرێمی کوردستان لە ناو عێراقا بچەسپێنێ بەڵام من هەمیشە تاکید لەسەرەوەکەموانێ چارەسەری هەڵبژاردنیشە لە تارانە بێگومان لە تارانەوە تاران ئەتوانێت چارەسەری کێشەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکات بۆ لەبەرەوەی بە دەرەجەی یەکەم تاران ئەتوانێت هێزەکە ئەو چارەسەری کە تاران دەیەوێت چ جۆرە چارەسەرێکە من نازانم ئەو چ جۆرە چارەسەریکیە بەڵام دەزانم کە تاران ئەتوانێت چارەسەری بکە من وێ ئێرادی ئەوە ناتوانم بخێنوان بەڵام دەزانم ئەتوانێت چارەسەری بکە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کەی بەرەوە دەچێت بەڕای من لەو وادەی کە هێشتا دیاری نەکراوە دیارە بێ سەرۆکی هەرێم بەشومێکی تری بۆ دەرکە بەڕای من لەو وادەیەش کە ئەوان پێم دایانەیە لە مانگینۆ یان مانگی دەبێ من پێم وایە لەو کاتەش ناکرێ و دەکەوێت هاوکاتە بێ لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەمە زانیاریە یا خۆ دەر بۆ چوونی خۆتە هەم هەندێکی بۆ چوونە هەندێکی زانیاریە هەندێکی لێدانەوەیە
چکە بەپێی ئەو جەدوەلە زەمەنیانەی کە هەیە بۆ کۆمسیۆن و تازەکردنەوە و ئەو بابەتانە ئەو ناکۆکی ناخۆیانی کە لە هەرێمی کوردستان هەیە خۆ ئێمە لە هەرێمی کوردستان ناکۆکیمان نییە لە بەغدادیش کۆمەڵی ناکۆکی هەیە بەڵام ئەوەندە زەق بۆتەوە ئێمە بە تایبەتی خۆمانەوە و هێزانی ئۆپۆزیسیۆن و سۆشیال میدیا ئەو نەزەقمان کردوتە بیرمان چۆتەوە لە عێراقی دەگوزارێت تا ئێستا تۆ لە عێراق 8 مانگە سەرۆکی پەرلەمانی پێدانراوەتەوە لەناو سونەکان ئەوان ینی سونە لەناو سونە خۆی ناکۆکە شیعە لەگەڵ شیعە ناکۆکە شیعە ئەو سونە ناکۆکە کورد لەگەڵ هەردووکی ناکۆکە ینی ئەم هەموو جیاوازی و ناکۆکیە چۆن کۆکەیتەوە لە ناویشیانە هەرێمی کوردستان هەرێمێکە کە کەوتۆتە بەرپرسیارەتێکی یاسایی ئەوانێ پەرلەمانت نەماوە هیچ لایەن لەگەڵ لایەنەکانی تر یەکتری ناخوێننەوە من تەنها چاوی ئومێدم لەوەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان لە دوای ئەم سەردانەی کە هەنگاوێکی جدی و ئاشتیانەی نا بۆ دەوڵەتێکی وەکو جمهوری ئیسلامی ئێران هو لە هەمان کاتیشە ئەنقەرەیەتە هەولێر گفتوگۆی جدیان ئەبێ لەسەر ئاستە هەرێمایەتیەکان ئێوە گفتوگۆی ئاشتی هەبێ من ئومێد دەکەم هەر لەسەر دەستیانیشە گفتوگویەکی ئاشتیانەی سیاسیانە لە نێوان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دروست بکرێتەوە کۆدەنگی و هاوڕایی تەبای دروست بکرێت بۆ هەڵبژاردن هەتاوەکو یەکێتی پارتی کۆک نەبن لەسەر نەتیجەی انتخابێکە لەو سەر قوڵی کەن انتخابات ناکرێت دواخستنی هەڵبژاردن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی هەڵبژاردنە و گرفتەکانی هەڵبژاردن گەورەترە لە دواخستنەکەی باش گرفتەکانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زەق ئەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرئەکەوێت بە تەنها بوونی هەڵبژاردن بەڕای من چارەسەر نییە ئەمانە جارێک لە جۆرەکان وەکو لە ڕووی پزیشکیڵی موسەکینەوە موسەکینە انتخابات بکرێن ئێمە لە کوالیتی پەرلەمان ناڕازین لە کوالیتی یاساکەی ناڕازین چۆ تۆ بەرزترین دەسەڵاتی یاسادانان لە وڵاتەکەی تۆ لە کوالیتەکەی ناڕازین لە کوالیتی چۆنیەتی بەڕێوەچوونی انتخاباتەکە ناڕازین لە چۆنیەتی بانگەشەکەی ناڕازین هێزەکان خۆیان لە بینی خۆیان ناڕازین کەواتە چۆن انتخاباتێک بۆ 4 ساڵ ئەتوانێت خۆیمە پێشووتریش انتخاباتمان کردو پەرلەمانمان هەبووە بەڵام زۆرجار لە بوونی پەرلەمانە کێشەکان زەقتر بۆتەوە نەیتوان پەرلەمان خۆی بۆ کارکتەری دروستکردنی نەگونجان و کێشەکان نەبوو بێتە چارەسەرکردنی کێشەکان لە یەک دێڕا پێم بڵێ دەرمانی ئەم هەموو دەردا لەکوێیە لە یەک ڕێزی تەبایی ناوماڵی کوردیایە زۆر سپاس بۆ بەڕێستانیا تایر ئەندامی مەکتەبی سیاسی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تا تەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر